لەم تەوەرەدا ئاماژە بە تەشیر و ناوزڕاندنەکەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ گفتوگۆی زیاتر میوانداری خاتووکانی عەلیمان کردووە ئەندامی کەمپینی 22 لەگەڵتە بەخێر بێ خاتووکانی. زۆر سپاس بە ئامادەبوونە. زۆر سپاس دەکەم بانیتان باش بیان ئێوە بینانە پڕ بێ لە بەرەکەت و لەوزی ئێرەین ئینشاڵڵا. زۆر سپاس. ئەمێ سەرتا بۆ دەست پێ بکەم ئایا تەشیر و ناوزڕاندن و جنێودان لە ئێستاە ئەگەڕێتەوە بە ئەوم کەسێک کە ئەوێت تووڕەبوونی خەڵی بکاتەوە بەرامبەر کەسێک یاخود ناتوانێت ڕوبەڕووی بۆستێتەوە تەنها پشت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبەستێت. من پێم وایە کە بۆنمە لە سۆشیال میدیا ئێستا کە زۆر باوە تەشیر ئەکرێ و شەی نەشیا و هەیت سپیچ و قسەی ناشرین بەکارهێنرێ ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵ هۆکاری. یەکێ لەوانە خێزانەکەی بۆنمە خێزانەکە بەردەوام هەڵدەسن باشکانە و بە بەراوردکردنی بۆنمە گەنجەکە بە کەسانی دیکە کە ئەمە ژوالێکە گەنجەکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بتوانێت ئەو شتێکە لە ناخیاتی دەری ببڕێ یاخود ئەگەڕێت بۆ ئینفلوئنسەرەکە وەکە زان ئێمە لە ئێستا کەسانی زۆرمان هەیە لە سۆشیال میدیا کە ناوبانگیان دەرکردووە کە لایف ئەکرێتەوە بۆنمە ڤیدیۆ دەئانن بەبێ ئەوەی بە فیلتەرا بڕوات بەردەوام قسەی نەشیاو بەکارێنن ئەمەوا لە گەنجەکە ئەو بیرکردنەوەی بۆ دروست بێ کە بڵێ منیش ئەتوانم کە بەم شێوە قسەی ناشرین تەشیر بەرامبەر بە خەڵکی بەکاربێنم ناوبانگم بۆ دەرچێت و باوەڕ بەخۆبوونم زیاتر بێ. و سەرڕای ئەوەش دەور و بەرەکە و کۆمەڵگاکە کاریگەرێکی زۆری لەسەرەوەی کە گەنجەکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە قسەی نەشیا و تەشیر بەرامبەر بە خەڵکی بەکاربێنە. کات ئەمێت جیازیەکم لە نێوان تەشیر و ناوزڕاندن کەی لەگەڵ ڕەخنا هەردووکیان پەیوەندیان هەیە بەیەکتر و یاخود جیاوازن. بەڵێ من پێم وایە جیاوازن. بوونمە کەسێک گەرگەنجێک بێ بە شێوەیەکی بۆ پەڕی ڕێزەوە و دوور لەوەی کە تەشیر بەرامبەر بە کەسێک بکە ئەتوانێت پەیامەکەی خۆی بگێنە گەر شتێکی بەلاوە باش نیە بۆ ئەم کەس یاخود بۆ کەسێکە دیارە ئەتوانێت بە شێوەیەکی ڕەخنا بۆ پەڕی ڕێز و پەیامەکەی خۆی بگێنە. تەشیرکردن جیازە تۆ لە هەمان کاتە کەسیاتی خۆ دەشکێن لەگەڵ کەسیاتی بەرامبەر لە کەداری ئەەکەی و ناتوانانی پامەکە بە شێوەیەکی ڕاست بێنی لە هەمان کاتە تۆ هۆکاری بووی کە گەنجانی کەش هاان بی بۆی کە تەشیر وشەی ناشرین بەکاربێن ئەین تۆ لەمان کاتە سێلایەن هۆکاری بۆی کاریگەری نەرەین لەسەر سێلایەن دروست بکەیت. باشە لە ئێستادا ئەم تەشیر ناوزڕاندن لەم ساڵینەی دوایە زیای کرد ئەم بەرفرانی بۆ چێگەڕێنیتەوە. بەڵێ هەروەکو باسم کردەوەی کە تۆکسیک ئینفلوئنسەرەکان کاریگەریکی زۆریان هەیە لەسەروی کە لە ئێستا زۆر باوبوون لە سۆشیال میدیا و لە هەمان کاتە گەنجان بۆی کە شتێکیانی خۆیانی پێوە مەشغوڵ بن ڕێکخراوی یان شتێک نییە کە بیانێ بەشداری یعنی ئەمە بە هۆکاردانەی کە نەتوانن ینی کارێکیان هەیە بەکار و بەکاری خۆیانەوە خەریک بن تەنها پشت بۆ وابستن. بەڵێ من پێم وایە ئەوە کاریگەری زۆر هەیە لەسەری بۆچی چکە کاتێک گەنجەکە کار و پیشی خۆی هەبێ کەمتر کات بە سۆشیال میدیا بەسەر بە کاتێک کەمتر کاتی بە سۆشیال میدیا بەسەر برد ئەمە وای لە کاتە تەشیر و ناوزڕاندن تا ڕادێکی زۆر کەمتر بێتەوە. باشە ئەی دەربارەی کە ڕخنەگرتن وتت تا ڕادێ باشترە لە تەشیر و ناوزڕاندن ڕخنەی پیشەی بێ یان ڕخنەی شخصی؟ من پێم وایە ڕخنەی نەچێتە قەڵبی ڕخنەی شخصیەوە ڕخنەی پیشەی ئەی ئانەی ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەیبینی چۆنە؟ ئەو ڕخنانم پێم وایە ئەوە شەر تەشیرکردنە و بە جۆرێک لە جۆرەکان سوکارتیکردنە بە کەسایەتی کەسی بەرامبەر واتە بە شێوی پیشەیی بێت گەر کەسێک پیشەیەکی هەبێت بۆ شێ خۆی لە سۆشیال میدیا دەخە تۆ بتوانین لە ڕێگەی پیشەکە و ڕخنێکی لێ بگری ڕخنێکی بنیادنەرانەکەوای لێ بکەی زیاتر ئاستی بەرەو پێشتر بچێت نەک تۆ هۆکاری بووی کە دایبەزێنی واتە ئاستەکی دابزێنیتە خوارەوە لە ڕێگەی لەکەدارکردنی شخصیاتی کەسەکەەوە. ئەگەر تۆ بە ئەوەی نەبوونی فیلتەر هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو چین و توێژەکە توانێت بەکاری بێنە بەدڵنیە ئەو زۆر هۆکارە و ئەوەی کە تاکی شتا ڕادێک ئاستی وشاری لە ئاستێکی بۆنمە دیاریکراوە گەر بتوانانی ئاستی وشاری گەنجەکە زیاتر بەرز بکرێت و گەنجەکان هوشارکردنەوەی کە تۆ بەم شێوەیە پەیامەکەی خۆت بە جوانی ناگەین بەڵکو هۆکاری بووی کە کەسایەتی کەسی بەرامبەر لە کەدار بکەی ئەمەش زۆر هۆکارە بۆ ئەوە. کەواتە خێزان و کۆمەڵگە ئەبێت چی بکات کە تاکێک بەرهەم بێنێت دروستی بکات و تێکەڵی ناو کۆمەڵگەی بکات کە هۆشیار بێ. بەڵێ خێزانەکە بۆی کە زۆر بەلام گرنگە بەردەوام خێزانەکە گەنجەکە هوشارکەن و لەسەر و گەر لە تەمەنێکی بۆنمە لە تەمەنی 18 ساڵ بێ بەردەوام ئاگادار بنەوەی کە لە سۆشیال میدیا چی ئەگوزارێت بۆنمە لەم کوڕە یان لەم کچەی بەچی شێ بەکاری ئێنی بووی بەردەوام ئاگاداری بن وشاریکەنەوە و کۆمەڵگەش پێم وایە خودی گەنجەکە کاتی کە خێزانەکە لەگەڵ گەنجەکە پێکەوە هوشار بوون ئەم خێزان کۆمەڵ خێزانێک کۆمەڵگە پێکێنێ بێک و کۆمەڵگاکە خۆی بەشێکی ئۆتۆماتیکی هوشار ئەبێت و ئاستی بۆن ناوزڕاندن کەمتر ئەبێتەوە. بۆ کرد پارتەمەنی 18 ساڵ ئێستادا منداڵان و مێرد منداڵان و هەرزەکاران و ئەمانە تابلێتیان هەیە بێگەی تایبەتی خوان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە بۆتە چاولێکەری یان وەک چاولێکەریەکەن یان چۆن ئەیبینی؟ بەڵێ ئەوە زۆر کاریگەریە یەکێک لەوانم پێم وایە چاولێکەری کاریگەری هەیە بۆی کە بۆنە مناڵەکان مناڵ ئەبێنە ئایپادی من ئادا منیش ئەمە داوای ئەکات و لە هەمان کاتا پەروەردەی خێزانەکەش کاریگەریە خێزانەکە لە ئێستا خێزان ئێستا گرنگێکی زۆر بە پەروەردە نادرای تا ڕادێکی زۆر کاتێک کە تۆ بتوانانی بەشێکی باش زۆربەی کاتەکانی خۆ بۆ پەروەردەی منداڵەکە و دابنیت ڕێگە نادی مناڵکە زۆربەی کاتەکانی بە بەکارهێنانی ئایپاد و سۆشیال میدیا بەسەر بەرە زیاتر گرنگی بۆیە کە مناڵەکە کات لەگەڵ خۆیان لەگەڵ
یعنی لەگەڵ خێزانەکە بەسەربەرە واتە خێزانەکە زۆر گرنگی ئێستا بە پەرۆدی منداڵ کەمتر ئەدرێ خوارین بۆتەوە کەمتر بۆتەوە بۆی والاوە کات کە ئایپاد زۆر بەکار هەم مەشغوڵی دایک و باوک بە کاروباری خانەوە باش ئەم تەشهیر و جنێودانە ئەگەڕێتەوە بۆی ئەم کەسەکە بێچارەیە لەوەی ناتوانێت هیچ شتێک بکات یان چۆنە ینی تۆ بەرامبەرەوەی تەشیرێک بەرامبەر کەسایەتێکی دیاریکراوەکە یان کەسێک لەناو سۆشال میدیا ئەگەڕێتەوە بۆی ئەم کەسە بێچارە ناتوانێت و ئەم بێ یاخود ئەوێ لە هەمان کاتە بوونی خۆی بسەلمێنێ بەڵێ من پێم وایە گەنجەکە وابیر ئەکاتەوە کە بێچارە بەڵام لە ڕاستیە گەنجەکە بێچارە نییە تۆ گەربوونمە کۆمەڵە کەسێکە بین کە پامیان نییە پامێکی ڕوونیانە هەستەکەی بۆ سوۆشیال میدیا بۆ برا بچووکەکەت بۆ خوشکەزاکەت کاریگەری نەرین لەسەر بێ تو ئەسوانی بە شێوەیەکی ئاشتیانەوەتە بە شێوەیەکی ڕوونتر لە ڕێگەی ئەم لە ڕێگەی کەمپینێکیان لە ڕێگەی شتێک و بتوانانی بە کۆمەڵە کەسی پامەکەی خوب بگەێنی ئەم کاتە ناوزڕاندنیش نابێت و پامەکەی زیاتر ئەگا و لە هەماکەت وەک تۆ کە ئاماژە و پیابووی کە کەسەکە گەنجەکەەوە باوەڕی بەخۆینە وتم ئۆژەگرێت و بۆ خێزانەکە بۆ تۆکسیک پیپلانە بۆ کەسانی کە پامێکی ناڕوونیانی وا لە گەنجەکە ئاکەن وا برکاتەوە کە ئەمەل ئاستێکی خوار ئاستیەوە بۆچی ئەو ئەواکە بامنیش ئەوە بکەم ئەومە ڕوئات ئەی سۆشال میدیا ئەم هەلێ ڕەخساندە بۆی هەر کەسێک بتوانێت لە شوێنی خۆی بەناوێکی خوازرا و هەم بە دەموچایەکی ترەوە ئەکاونتێکدا بدرێت و تەشیر بەمانە بکە بەڵێ تا ڕادێکی زۆر ئەتۆی مڵک بوونمە ئەگەر سێری وڵاتانی دەورە بکەن لەبەری کە بوونمە زمانەکان ستانداردەواتە بەکارێ بوونمە لە سۆشال میدیا بوونمە لەوانێ بوونمە ئەو فەیسبوک و ئینستاگرام ئەوانە بتوان بە فلتەرا بیبن بەڵام زمانی کوردی کە خۆمان ئێمە زمانی کوردی بەکارێنن لەوانەیە فلتەرێکی 100% نەبێ بۆی ڕێگری لۆکن کە تەشیرەکان بەکاربێنن یعنی هەستەکەم لێرە شتەکە فلتەرەکە کەمترە و زیاتر سۆشیال میدیا زیاتر ڕەخساوە بۆ گەنج کە بتوانێت تەشیر بەکاربێنێ باشە ئەم جنێودانە و توندوتیژی زارەکی لێکیتەوە تۆ خوێنەوە بۆ ئەمە چیان بەڵێ منیش ئەتوانم بڵم توندوتیژیەکە بە شێکی ناڕاستەخۆ ئێمە تۆ بڵێن توندوتیژی فیزیکیمانێ بۆ منە مێنتاڵیمانێ واتە لە ڕووی دەرونی کار لە کەسەکە بکەیت تۆ کە بەردەوام وشەی نەشیاو لە ڕێگەی لە کەدارکردنی شخصیاتی کەسەکە و ژیانی تایبەتی کەسەکە وا لە کەسێک بکەی لیانی دەرونی بڕوخێ بێگومان ئەمەش جۆرەکە لە بەکارهێنانی توندوتیژی واتە تۆ فیزیکیان جستێن کار لە کەسەکە ناکەی بەڵام لە ڕووی دەرونی کار لە کەسەکە بەڵاخنی ئەو کەسەش بەڵێ بیزەبەت زۆر کاریگەری ئەبێ لەسەری بێمە سەر باسی کەمپاکەی ئێوە کە ئەندامی کەمپینی 22 لەگەڵ تۆیە باسێکی لەو کەمپانتام کە بۆ هۆشیارکردنەوەی گەنجان و خەڵکان بەرامبەر بە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەمپینی 22 لەگەڵ تۆ واتە 22 پلەس و کەمپینێکە بەشێکە لە پرۆگرامی تۆری گۆڕانکاری ڕێکخراوی سپارکی هۆڵندی کە ساڵانە کەمپین بە شێوەی کەمپینی جیاوازکە لەسەر کۆمەڵە کارێکەکە بۆ ئاماژەی کە بتوانێت گۆڕانکاری لەسەر ئەو بابەتە بکە لەگەڵ ئێوە چەند کەسە ئەم کەمپینتان داهێناوکەی دەستان پێ کردووە چۆن ئەم بیرۆکەیەتان بۆ هاو بەڵێ وەکو ئاماژم پێ ئێمە سەر بەم پرۆگرامین واتە لە ساڵانی پێشودا دوو کەمپینیکە کراوە بەنای کەمپینی هەڵمەچۆلۆنە ئەم ساڵیش کەمپینێکی کە کرا بەنای 22 پلەس کە ئێمە 22 گەنجین لە سێ پارێزگای جیاوازۆ هەولێر هەڵەبجە سلێمانی تەنها لەم سێ پارێزگایە بەڵێ لە ساڵانی پێشودا تەنها لە شارەکانی بوونمە لە شاری هەولێر بووە بەڵام ئەم ساڵ ڕێکخراوی سپارک بە باشی زانی وەویستی ئەو ریسکە بکە کە هەرسێ پارێزگاکە بەشدارن بۆی بتوانین دەستمان بگا بە زۆرینەی گەنج کە ئێمە پێکەوە لە سەرەتای مانەنگ دەستمان کردوە بە ئامادەکاری کۆمەڵە خوڵ و ئامادەکارێکمان کردو بۆی بتوانین باشترین ئەو ئامادەکاریان بەڵێ ئێمە کۆمەڵە خولێکمان دیو بۆی بتوانین چۆن بتوانین تا ڕادێکی باش بچینە ناو گەنجەوە ئاگاداربین لە گەنج چ شتێوا لە گەنجانەکە کە بۆنمە وشەی نەشیاو بەکاربێنن قسەی نەشیاو بەکاربێن ئەو ئاماجانی کە هەمانە و ئێمە بەیەکەوە ئەمڕۆوە بڕیارێکە کەمپینەکەمان ڕابگەێنین بە شێوە ئۆنلاین ڕائەگەێنین بە شێوە ئۆنلاینە ڕاستێکی کەمپینەکەمان بە شێوە ئۆنلاین بە شێوەی مەیدانیە بەئام زیاتر بە شێوە ئۆنلاین بۆچی چکە وەک خۆتە زانی ئێستا بارودۆخی کۆرۆنا کوردستانە گەر بارودۆخی کۆرۆنا ڕێگەبدا ئێمە بە شێوە ئۆنلاینش بە شێوە مەیدانیش بەردەوام لەگەڵ گەنجەکان نابین زنجیرە سیمینار و وەرکشۆپ و ئیڤێنتمانە بێ بۆ گەنجەکانمان بۆی هەمومان بێکەوە بتوانین بەرێکەوتنمان زیاتر بێ و زیاتر ئاڵگۆڕی ئەو ئاماجانی کە بەیەکەوە هەمانە بەیەکەوە ئاڵگۆڕی بکەین بەشداربان لەموو شوێنە ئەو ناوچە جیاوازەکانن بەڵێ لەو سێ پارێزگایان ئێمە کەمپینەکە لەو سێ پارێزگایە و ئەو پامانی کە هەمانە بە ئەم بۆ سێ پارێزگای بەکشتی بۆ قەزاونە حێکانە چکە بە شێوە ئۆنلاینە کەواتە ئەتوانین دەستمان بگاتە زۆرترین گەنج و کارە مەیدانیەکانیشمان بەپی بارودۆخەکە وەکو باسم کرد ئەتوانین لە قەزاونە حێکانیش وەرکشۆپ و ئیڤێنتمان هەبێت باشە وەکو کەمپینی 22 لەگەڵ تۆیە کێ پشتگیرتانە بەڵێ ئەم وەکو ئاماژەمە پێ ڕێکخراوی سپارکی هۆڵندی سەر بە ڕێکخراوی سپارکی هۆڵندین کە ڕێکخراوێکی هۆڵندیە لێنەر حکوومەتی هۆڵندەوە پشتگیری ئەکرێن
تەنها لەگەڵ لەن ئەوانەوە بەڵێ لایەن ئەوانە و وەکو حکوومەتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەوانێک ئەو کەمپانیانی پێشوش کە بەشداری تیا کردو بەڵێ ئەوانیشە لەلایەن ڕێکخراوی هۆڵندی سپارکەوە پشتگیری کراوە و بۆ ئەم ساڵیش وەکو وەزارەتی ڕۆشنبیری لاوان سنتەری گەنجانمان پێدراوەتەوە و کار و چالاکیەکانی خۆمان ئەوکو بناوانی کە هەمانە لەوێ ئەنجامی بین واتە پەیوەندێکی دوولایەنە ڕێکخراوی سپارکیش لە ئێستا خەریکی نوێژەنکردنەوەیەتی ئەو شوێنی کە پێمانراوە و لەوێ کار و چالاکیەکان چیە بن؟ باشە خۆی لە ڕاستی ئێمە کار و چالاکیمانە زنجیرە بۆنە ئیڤنتمان هەیە وەرکشۆپمانە بۆ زیاتر وشاردنی گەنجان و باسی پەیامەکەی خۆمان بکەین کە تەنها لەم بوارەیە گەر کاتمێتە بتوانە باسی پێ ئامانجەکەی خۆمان بکەین لە ساڵانی پێشا کۆمەڵ ئامانجێک و کۆمەڵێکی مەسیجێکمان هەبووە ئەم ساڵیش ئێمە چوار بابەتی جیاوازمان هەڵبژاردووە کە لەناو کۆمەلگا دیقەتمانە کە زۆر بەوە ویستمە زیاتر بە چاڕوون بین بە گەنجانی خۆشەویست کە بتوان لەمانە هوشاردنێکێک لەوانەوەی کە بۆچی لە ئێستادا کەسانی بپیام کەسانێک کە ئامانجەکانیان ڕوونیە گەورە ئەکرێن و بەناوبانگەکرێن و دووەمدانە بۆچی هیچ سپیجواتە وشەی نەشیا و قسەی نەشیا و کۆمنت لە سۆشیال میدیا زۆر باوەل ئێستا و سێم بۆچی گەنجان بەشێکی چالاکانە بەگشتی و ڕێگە زیینێ بە تایبەتی بەشداری چالاکانیانە لە ڕێکخراوەکانە و بەشداری ناکەن و چوارم دانم بۆی کە گەنجان بەشدارێکی ئەرێنیان هەبێ لە بۆنما کە بیانە دوای مافەکانی خۆیان بکەن بیانە گۆڕانکاری بکەن بەشێکی ئەرێنیانە دوور لە تونوتیژی و بەشێکی ئاشتیانە داوای مافەکانی خۆیان بکەن بەڵێ ئەمەژەت بە ڕێگەزی مێکرد کە ناچالاکن ئەوە چۆن ئەم هۆشیار و کەمپینە ڕائگەێنن کە بتوانن ئەوانەی کە ئەتان بینی ئەوانەی گوێبیستانە بن بتوانن ڕێگەزی مێکان زیاتر تێکەڵی ئەم کەمپین و هۆشیارانە بڵێ وەکو باسم کرد ئێمە لە ڕێگەی ئۆنلاین و مەیدانە لەگەڵان ئۆنلاینە لە ڕێگەی چەند پۆست و بابەتێک و لە ڕێگەی چەند ڤیدیۆکی هۆشیاریەوە یعنی ئەکاونتی تایبەت بڵێ ئەکاونتی تایبەتمانەیە ئەکاونت تایبەتمانەی لە یوتیوب و لە ئینستاگرام و لە فەیسبوک بەناوی نێتوەرکس ئۆف چێنج ئێمە لە ڕێگەی کۆمەڵە ڤیدیۆکی هۆشیار و گەنجەکانمان زیاتر وشارەکەن و بەرچاوڕوونیانێ کە بڵێ تۆ هوشیاری تۆ توانەوەیە تۆ وزەوەیە تو ئەتوانی بەشدار لە خراوەکانکەی توانەکانی خۆ بەرەو پێشبەری و لە هەمان کاتەوەکو باسم کرد وەرکشۆپ و ئیڤنتمانە بێ زیاتر لەگەڵ گەنجەکانە تێکەڵایمانە بێ بۆی پامێک خۆیان بەشێکی ڕاستەخۆ بگەێنێ ئەو پامانەی ئێوە تەنها بۆ چنین چێژێکی دیاریکراوە ئەمەژە بۆ کرد کە گەنجەکان یعنی تەنها بۆ تەمەنێکی دیاریکراوە سپاس بۆی کە باسی ئەم پرسیار لەمەن کرد ئێمە تارگێت ئۆدیەنسمانی واتە گەنجەکانمان دیاریکراوە چەند گەنجێکی ئاماژدارمانە لە تەمەنی 16 بۆ 24 ساڵ ئەم تەمەنە هەڵبژاردووە چکە پێمان وایە ئەم تەمەنە هەوێنی گۆڕانکاریە واتە لەم تەمەنە باشین تەمەنە بووی بتوانن گۆڕانکاری بکەن بەرەو لایەنێکی ئەرێنی خۆیان بڕۆن و ڕێگە نەدەن کۆمەڵەشتانێکی نەرێنی بۆنە تۆکسیک ئینفلوئنسەرەکان هیچ ئەو لایەنە کاریگەریان لێ بکە ئاڕاستیان بکە بەرەو لایەنێکی نەرێنی بەڵێ بەتایبەت لەم گەنجانێکەوە 16 تا 24 ئەم تەمەنە بەو تەمەنەدا ئەندرێت کە بەکارێنین تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خواستی خۆیان و بەبێ فلتەر یعنی بە فلتەرا تێنە پەڕێدوک و خۆیکی لات بێ لەو تەمەنەیە بەڵێ پێمانەچکە و بە خۆی ئێشتەکە بووە لە کۆمەڵگای ئەمە هەر خۆی لە ڕاستیە بۆ تەمەنی نزیکی دوای 12 ساڵ بەبێ فلتەر بەبێ شتێکە ماڵەوەی فلتەری بۆ دانین بۆ بەکارێنێ 16 بۆ 24 ساڵ قۆناغێکی زۆر هەستیارە چونکە لەو تەمەنەدا لە هەم لە قۆناغی ئامادە هەم لە زانکۆیە کەواتە خۆی بەخەوانی ئەوازانێک کە خۆی بەبێ ئەوەی بە فلتەرە بڕۆ سۆشیال میدیا بەکاربێنێ کەواتە ئەمەوە لە ئێمەکە ئەم تارگێدۆنی ئەم کۆمەڵە گەنجەمان هەڵبژاردبووی بتوانین بەیەکەوە کارێن لەسەر بکەین بتوان کاتی کە سۆشیال میدیا بەکارێنن زیاتر هوشیار بن زیاتر بەرچاوڕوونی بن ڕێگە نەدەن هیچ شت و هیچ کەسێک ئاڕاستیان بکە بەرەو لایەنێکی نەرێنی و ڕێگە نەدەن توانەکانی خۆیان کاتەکانی خۆیان بە کۆمەڵەشتانێکەوە سەرف بکەن کە وزە ئەرێنیەکان بۆنە وزە ئەرێنەکان کەمەکاتەوە تا کاریگەریکی ئەرێنی لەسەر ئەوان نابێت کاتە سود لە کاتەکانی خۆیان وەربگرن بتوان بەکاری بێنن بالضبط ئێم ئەمانەی زیاتر لە ڕێگەی ئەم کەمپین ئەوش بە گەنجام گەێنی لە جیاتوی کە تۆ دانیشی کاتەکەی خۆت ئەو توانایی کە خۆ دەتە بەم تەمەنە بەسەری بری بە کەسانێک و کە بەردەوام کارگەری نەرین لەسەر دروستەکەن وا لە تۆکەن هایت سپیچ و وشەی نەشاو بەکاربێنی تۆ بۆچی لە ڕێگەی هەوڵ نایکە ئەم کاتێک کە هەتەم دەرفەتی کە ئاتا بۆ مەخەتی ئینتەرنێتی بێسنوورێ ئەتوانی بەکاربێنی بۆ زیاتر گەشەکردنی توانەکانی خۆت و ئەتوانی کاریگەری ئەنێن لەسەر دەروبەرەکە شابێ باش خاتوکانی وتە ئەم کەمپینە ئەمڕۆ ڕائگەندرێت بەردەوامی هەیە تاکە یان تەنها بۆ ئەمڕۆیە بەڵێ ئەمڕۆ کەمپینەکەمان ئەمێ لێرە دەڵم گاتە زۆربەی گەنجەکان ئەو گەنجە ئاماژدارەکەمان کێم ئەمڕۆ کەمپینەکەمان شەوکی ڕاگەینی بە شێوەی ئۆنلاین لە ڕێگەی ڤیدیۆکە بێ و ئەمڕۆ دەسەکەین بەکار و چالاکیەکانمان بۆ ماوەی نزیکەی 9 مانگمانی نزیکەی 9 ئێمە بەردەوام بین کار و چالاکیمانە بێ و داواتیان لەکەین لە گەنجانی خۆشەویست کە بەردەوام چاوتان لەسەر ئەکاونتەکانمان بێ و ئاگادارمان بن بۆی بەیەکەوە بتوانین گۆڕانکاریی ئەرێنی دروستکەین و دەستمانکە بە زۆرتری گەنج هەمومان بەیەکەوە زۆرترین گەنج وشار بکەینەوە باش ئەی لە دوای مانگینەوە پلانی ترتان چی ئەبێت جگەل ئەو کەمپینانی پێش و ئەنجامتاندا ئەو کەمپینی ئێستا و دوای ئەو پلانتانداناوە بۆ دوای ئەمە بەڵێ ئێمە لەمەوەی ئەم مانگە کار و چالێکەکەمە چکە ئێمە کەمپینێکی دیارەکە و 22 لەگەڵ تۆ
ئەم نۆمانگە دانەوە بخۆمان بۆ کار و چارەکەکانماکەین لە دوای ئەوە هەرسەر بە پرۆگرامی تۆڕی گۆڕانکاری بۆ گەنجان کەمپینی کە ئەبێت ئێمە بەردەوام لەگەڵ گەنجەکانی تەناوێکە بۆنمە ناوی کەمپینەکە ئەگۆدرێت و پامی جیاوازتر چەند ساڵ ئێوە بەردەوامن؟ ئێمە ماوەی بەم ساڵە ماوەی 3 ساڵە بەردەوامین ئەم پرۆگرامە بەڵێ بە کەمپینی جیاواز و ناوی جیاوازەوە هەر ئەو 22 گەنجەی کە ئێوە ئێستا پێکتانەوە یان جیاواز و پامی جیاوازمانە بۆکو ئاماژن پێیا لە پێشترا لە ساڵانی پێشەوە تەنها شاری هەولێر بوو لە سنووری پارێزگای هەولێر بوو کەمپینی هەڵمەچە و لۆنا گەنجانی شاری هەولێر بوون بە پامی جیاوازە و بە ناوی جیاوازەوە ئەم ساڵیش ئێمە بە پامی جیاوازەوە هەمووی کەسانی جیاوازن و لە 3 پارێزگای جیاواز ئەمە ئەوواکەکە جیاوازتر بێ لە کەمپینەکانێکە کە ئێمە لە 3 پارێزگای جیاوازترەوەی باسی پلانەکە و کیت و درێژەی پێبەی زانم لەدوێ ئەمە بەتەمای کەمپێکی ترن بەڵێ کەمپێکیان لێ سادە پلانتان بۆی دانەوە نەخر پلانمان بۆ دار وەکو ئەزان ئێمە و کەمپینی 22 پلس دواتە 22 لەگەڵتەوە ئێمە کۆمەڵە گەنجێکین خۆمان ئەم کەمپینەکە بەڕێو ئەبێن کار و چالاکیەکانمە دوای تەواوبوونی کەمپینەکە ئەو شتێک هەمان ئەو دەستکەوتانی کە هەمان ئێبەخشین بە کۆمەڵە گەنجانێکی کە کۆمەڵە گەنجانی تازەواتە ئێمەنین کۆمەڵە گەنجانێکی تازە لە پارێزگاکانی دیکە بەشداری ئەکەن بێک و کەمپینێکی نۆ ڕاگەن بە پامێکی تازەوە واتە هەڵێن گەنجانی تریش تێکەڵ بۆم کەمپینە بکەن و ئاش لەگەڵتان بەشدار بن ئێمانی زۆرترین گەنج بەشدار بێ ئەو گەنجانی کە توانیان هەیە لە ڕێگەی بۆنمە لە ڕێگەی ئەم کەمپینەوە بتوان هەم توانەکانی خۆیان زیاتر پەرە پێبن هەموو توان گەنجانی کەش ئاگادارکەن و بەڵێ تۆ توانە هەیە و بێک و ئۆتانی گۆڕانکاری دروستکەن بەڵێ بیزانن لێرە پامەتی خاتوکان بەڵێ لێرە و پێم ئەوەیە منداوا لە گەنجانەکەم هەرلایەنێکی پەیوەندیدار هەر ئینفلوێنسەرێک واتە هەر کەسانێکە کاریگەری ئەرین لەسەر گەنجان دروستەکەن داواکارم کە هاوکارمان بن چونکە ئێمە پامێکی ئەرێنیمانە ئێمەمانێ زیاتر گەنجەکانمان بەیەک و هوشارکەینەوە لێرە حەزەکەم ئاماژە بە شتێک بم یەکێ لەو کارانی کۆی کرد ئێمە ناوەکە بنین 22 لەگەڵتەوە ئەمانەی لێرە بە گەنجان بڵێن کە ئێمە و ئێوە نییە لێرەدا ئێمە هەمومان بەیەکەوە خۆمان هوشارەکەین و بەیەک و گۆڕانکاری دروستەکەین تکای گەنجانی خۆشەویست هاوکارمان من بۆی کە بتوانین بێکەوە ئەم گۆڕانە دروست بکەین ئێمەش زۆر سپاس بۆ خاتوکانی علی ئەندامی کەمپینی 22 لەگەڵتەوە سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس بۆ یشکاندەفتان بە ئێمە بەخشین ئێمە هەر دەستکەوتێک بەکاربێنین هەر دەستکەوتێک کە بەدەستی ئێنین ئێوەش هۆکارێکن بۆ چکۆیەوە واتاکرد دەنگمامگا بە زۆرترین کەس زۆر سپاس کە گەنجێکی ئاوا سەرکەوتوو بە تاقە و هێزەوە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازم بێگومان بەرنامەی باین باش لەگەڵ ئێوە